لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری شیری ئاڵتونسا، ڕێکان گروپ، گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە. ئەزیزان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، من ئامانج بابانیم جارێکی دیکە بەرنامەی لە پەیامنێرانتان پێشکەشەکرێت کە پێک هاتووە لە کۆمەڵی راپۆرت لە ناوخۆی کوردستان و دەرەوە. بابەتی یەکەمان سەبارەت بە شۆفێری ژنانە، بەڵام نەک تەنها شۆفێری ئاسایی، بەڵکو شۆفێری هێڵە گشتیەکان کە پاس بە تایبەتی یەکێکە لە هۆکارەکانی گواستنەوە کە لە کوردستاندا زۆر تەرکیزی دەکرێت سەر، بەڵام تاکو ئێستا نەمان بووە شۆفێرێکی خانم لەو بوارەدا کار بکات، بەڵام لە چەمچەماڵ بۆ یەکەم جار شۆفێرێکی ژن ئۆتۆمبیل یان پاسێک داژوێت و ڕۆژانە کاروباری گشتی دەکات. با بچینە لای راپۆرتێکی ئەو کارمان ڕزگار سەبارەت بۆ خانمە. هەر کات بە شەقام و کۆڵانەکانی شارەکەیدا گوزەر دەکات، سەرنجی بەشێک لە وڵاتیان بۆ لای خۆی ڕادەکێشێت، چونکە هەڵاڵە تاکە شۆفێری کچی سنووری چەمچەماڵە کە بە ئۆتۆمبیلەکەی پیشەی گواستنەوەی خوێندکارانی ئاسە جیاوازەکان دەکات لە ماڵەکانیان بۆ شوێنی خوێندنەکەیان وە بە پێچەوانەوە. تقریبا بۆ 3 ساڵ بۆ 4 ساڵ ئەبێت تقریبا. وەڵایی تەلەبای مەکتەب ئەهێنم بڵێن هی ئامادەی و سەرەتایی و دواترش هی زانکۆی چەرم و تەلەبەی زانکۆی چەرموشە گوازمەوە. من زۆر یعنی هیوا ئاواتمەوە بوو کە فێر سایقم بە زۆرش ئەترسام، بەڵام تر یەکەمین شت بە فەزلی خوای پەروەردگار، دووەمیش براکەم یعنی هاندەرم بوو، یعنی زۆر دەستخۆشی لە یەکەم و ئیتر سپاس بخوا دەستم بەم کارە کرد، ئەلحەمدولیلا تا ئێستا زۆر سەرکەوتوو بووم. ئەو وە خۆی دەڵێت گەرچی بەهۆی پیشەکەیەوە جگە لە ماندووبوون هەندێک کات بەرتانە و تەشەری کۆمەلگا کەوتووە، بەڵام بە دڵخۆشیەکی زۆرەوە ڕۆژانە کارەکەی خۆی ئەنجام دەدات، چونکە بژێوی خێزانەکەی لەسەر هەمان پیشەیە و دەژڵێت کاتی ئەوە هاتووە خانمان ئەو پیشانە ئەنجام بدەن کە ویست و توانایان تێدا هەیە و جگە لە خۆیان دەتوانن سوود بە دەوروبەرەکانیان بگەێنن. خۆم و دایکم بژێوی ژیانمان لەسەر ئەم داهاتێ، زۆربەی جارانی بەگوێی خۆم گوێم لێ بۆ خەڵکی تعلیقی زۆر ناخۆشی داوە، بەڵام گوێم قسەی خەڵک نەداوە. من بۆ خۆمەژیم و زۆر ڕازیم لە ئیشەکەی خۆشم، زۆر بە شانازی ژەوەی کەمەوە نەبێ بڵێم ینی ئیلا زەختم لەسەریان هەرچەنی بۆ بژێوی ژیانی خۆم، بەڵام زۆر بەسەر بەرزی و ئیشەکەمەکە. من ینی هەموو هیوا ئاواتمەوە یانی نەک شۆفێری، ینی ئێستا پارەمە هو ینی دان ئیشی ترشەی بیکەم، بەڵام سوپاس بخوا ئەمن بەسەرکەوتوی جێبەجێ بووە ئەلحەمدولیلا. ئەنی هەر کەسێ بتوانێت ئیشێکی تر بکات قەیچێکە بە بێتە دەرەوە بیکات. وەڵایی زۆربەی جار بۆ سلێمانیەچم، زۆربەی جار بۆ کەرکووک کەچم، تر زۆربەی کات یعنی عایلا بم، ماڵێک عایلێ 12 نەفەرن، بۆ مناسبەیەک بۆ سەردانێک بۆ لای نەخۆشێک بەمو ئەیان هێنمەوە. شۆفێری ئۆتۆمبیل بە مەبەستی ڕاپەڕاندنی پیشەیەک وەک چەندان پیشەی تر لە کۆمەڵگەی کوردیدا بە پیشەی پیاوان ناسێنراوە، ئەوەش لا کاتێکدایە مافی هەموو تاکێکە و نەیاسا و نەدەقی ئاینە جاجەکان ڕێگری لەوەها پیشەیەک نەکردووە بۆ ڕەگەزی بەرامبەر، هەر بۆیە ئەو ژن و کچانەی ئەو مافانەی خۆیان دەستەبەر دەکەن لەلایەن دەوروبەرەکانیانەوە بە ڕچەشکێن ناو دەبرێن. سەعات حەوت دێ بە شوێنمانە، ئێمە لەبەری ماڵمان نافالەکە کەمێ زوو دێ بە شوێنمانە. من هەموو ڕۆژە بانیانم لەگەڵ خاڵۆزایەکم و برایەکەم، ئەوان 3 ڕۆژ بانیان 3 ڕۆژ نیمەڕوانن، هەموو ڕۆژە بە ڕێک و پێکی دێ بە دوامانە، نیمەڕوان لە کاتی خۆیان دێ بە دوامانە و بانیان لە کاتی خۆیان دێ بە دوامانە. بەپی ئامارێکی هاتوچۆی چەمچەماڵ لە 12 مانگی پار ساڵدا لە کۆی 1246 مۆڵەتی شۆفێری تایبەت 302 کچ و ژن مۆڵەتی تایبەتیان دەرکردووە کە زۆرینەیە مۆڵەتی ئۆتۆمبیلی ئۆتۆماتیک بوون، بەڵام لە کۆی 1551 مۆڵەتی گشتی تەنها 2 ئافرەت مۆڵەتیان دەرکردووە. ئافرەتە ئەمە خۆشمان بینیمانە باوڵێ لە ناو شاری چەمچەماڵە دیارە ئیش بە پاسەکەی ئەکا
ئیشی نەفەراتی پێکات ئێمە پێشە مشیە دەستخۆشی لەم خوشکەمانەکەین و خەڵکیی زۆر هەیە لە لای ئێمە مۆڵەت دەرێنێ مۆڵەتی گشتی بەڵام ڕێژی ئافرەتان زۆر کەمە لە ساڵی ڕابردوودا ساڵی 2015 تەنها دوو ئافرەت مۆڵەتی گشتی دەرکردووە ئەمە یەک نەریشکێنێکە دوای ئێوە بەڕاستی ئافرەت لە پێشووترا بە شێوازی لە شێوازەکان تر بووە ئێستا ئەو ڕێژکێشکانی کە کردووە ئێمە لای خۆمانەوە دەستخۆشی لەکەین و داوا لەو کەسانیشکەین ئەگەر مۆڵەت دەرهێنن ئەگەر حاڵەتی زەرور نەبێ هیوادانی خەڵک چاولێکەری نەبێت بەڕاستی ئەم ئافرەتەکە کردوێتی ئەم خوشکەمانکەوە مۆڵەتی شۆفێری گشتی دەرهێناوە هەم ڕێژکشکێنی کردووە و هەم چاولێکەریش نەبووە دیارە مۆڵەتەکەی بۆ مەرامی کارکردن بەدەستێنا و کاریشی پێوەکە دەستخۆشی لەکەین لا زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کچان و ژنانیش هاوشێوەی پیاوان مۆڵەتی شۆفێری دەردەکەن و بەشێکیشان ئۆتۆمبیل لێدەخڕن بۆ کارە تایبەتەکانی خۆیان بەڵام کەمینەن ئەوانەی ئۆتۆمبیل بەمبەستی پیشە و دابینکردنی بژێوی ژیانیان لێدەخڕن تا دێ ژنانیش هاوشانی پیاوان دەست بۆ پیشە جۆراوجۆرەکان دەبن و ئەنجامی دەدەن کە ڕۆژانێک بەوەی دابوو نەریتەکانی کۆمەلگاوە لێ بێبەش بوون و تەنها پیاوان ئەنجامیان دەدا ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ پاش مردن وەک دەڵێن مردووان هەنگوین لە خۆیان هەڵدەسون بەڵام ئەگەر ئەمە بۆ مردووان ڕاست بێت واتە بۆ مردووی مرۆڤ ئەیدا خۆ ئاژەڵان چۆنن لە پاریس جیاواز لە وڵاتەکانی دیکە مارگرێت دۆرا گۆڕستانێکی تایبەتی دروست کرد بۆ سەگ بەڵام دواتر چەندین ئاژەڵی دیکەی بە تایبەت ماڵی تێدا نێژرا ئێستا ئەو گۆڕستانە یەکێکە لە گۆڕستانە هەرە هەم قەرەباڵغ هەم شوێن تەرکیزەکان لەسەر ئاستی ئەو وڵاتە کە سەردانی ئەزیزانی لێ دەکرێت بەڵام ئەزیزان دیارە مەبەستمان لە ئاژەڵە ماڵەکانە با بچینە لای راپۆرتێکی هاوکارمان هەڵکورسەمات سەبارەت بە گۆڕستانی سەگەکان چیتر ناچینەوە بۆ ئەو دارستانەی کە تۆ تێیدا ڕات دەکرد و یاریت دەکرد لێرە جە دەهێڵم ئەی باشترین هاوڕێم ئەمە نووسراوی سەرگۆڕیەکێک لەو سەگانەیە کە لێرەدا لە گۆڕستانی سەگەکانی پاریس نێژراوە گۆڕستانەکە ناوی گۆڕستانی سەگەکانە ساڵی 1899 لەلایەن نووسەری فەڕەنسی ژۆرژ ئارمۆ و ڕۆژنامەوان خاتوو مارگرێت دوورانەوە لە باکووری شاری پاریس دروست کراوە و تا ئێستا 40,000 ئاژەڵی تێدا نێژراوە کە زۆربەی هەرە زۆریان سەگن هەندێک ئاژەڵی دیکەی وەکو پشیلە و ئەسپ و هەندێک باڵندەشی لێ نێژراوە کە چوومە ناو گۆڕستانەکەەوە پیاوێکی بەتەمەنم بینی لەسەر یەکێک لە گۆڕەکان دەگریا ئەمە سەرنجی ڕاکێشام و وای کرد کە بەرەو لای بڕۆم بەڕێز پێر هەرکە منی بینی سەری هەڵبڕی ئەو حەزی نەدەکرد قسە بۆ تەلەڤیزیۆن بکات بەڵام بەوە ڕازی بوو کە وێنەی بگرین و گۆڕی سەگەکەی نیشان بدەین کاتێ باسی سەگەکەی بۆ دەکردم قورژی پڕ گریان و چاوی پڕ لە فرمێسک بوو دەیگوت زیوس تەمەنی 10 ساڵ بوو هەموو کاتێ لەگەڵمدا بوو 6 مانگ لەمەوبەر لە پڕ نەخۆش کەوت و مرد بڕیارمدا بێم لێرە بینێژم هەموو هەفتان دێمە سەردانی و چەپکە گوڵ لەسەر گۆڕەکەی دادەنێم بەڵام ئەم جارە نزیکەی 10 ڕۆژ دەبێ نەهاتوم چونکە کەش و هەوا ساردە و منیش کەمێ بە تەمەن بوومە هەرچەندە ئەوەندەش بە تەمەن نیم تەمەنم 72 ساڵە بەڵام پەکم نەکەوتووە دواترمان پێر سەیری گۆڕی زیۆسی دەکرد و بە دڵێکی پڕەوە دەیگوت هەرگیز وەفای زیۆس لە یاد ناکەم بۆیە تا هێز لە لەشمدا مابێ هەموو هەفتەیەک دێمە سەر گۆڕەکەی ئەوە بە تەمام چێلێکی جوانیشی لە کاشی بۆ دروست بکەم سەگ لە ژیانی دانیشتوانی پاریسدا جێگەیەکی تایبەتی هەیە ئەگەر تەنیا کاتژمێرێکیش بە شەقامەکانی پاریسدا ڕێ بکەی دەیان سەگ دەبینی لەگەڵ خاوەنەکانیاندا بە شەکلەوانە کاتێ سەگەکانیان دەمرن بە مەراسیمی تایبەت دەیان بەنە گۆڕستانی سەگەکان و دایان نێژن لە گۆڕستانەکەشدا دەیان پەیکەر دەبینرێن کە چەندین سیرۆکیان لە پشتەوەیە لە دەواازەی گۆڕستانەکەدا پەیکەری باری دەبینرێ سەگێکی چیاکانی ئەلب بوو لە شاخەکانی نێوان فەڕەنسا و سویسرادا باری ساڵی 1800 تا 1814 ژیاوە دوای ئەوەی لە چەند شوێنێکی چیای ئەلبدا شاخەکە هەرس دەهێنێ و هەندێ ئاوایی بەردەکەون ئەو سەگە نزیکەی 40 کەس لە مردن ڕزگار دەکات ڕانتان تا یەکێکی دیکەی لەو سەگانەی کە لە گۆڕستانەکەدا پەیکەری هەیە ئەو بە سەگی سینەمایی ناسراوە دوای ئەوەی لە شاری لۆرێنی فەڕەنسا لە ساڵی 1970 لەدایک دەبێت و لە کۆتایی شەڕ یەکەمی جیهانی لەلایەن سەربازێکی ئەمریکیەوە دەبدرێتە ئەمریکا و بەشداری چەندین فیلم دەکات و لە هۆلیوود ناوبانگێکی زۆر پەیدا دەکات
تا لە ساڵی 1932 دەمرێت و لاشەکەی دەهێنرێتەوە فەڕەنسا و لەم گۆڕستانەدا ئەسپەردەی خاک دەکرێت. گۆڕستانەکە چەندین پەیکەری دیکەی تێدایە، لەوانش پەیکەری سەگەکانی نووسەر و سیاسەتمەداری فەڕەنسی هێنری ڕۆشفۆر و نووسەری فەڕەنسی ئەلێکساندەر دوما و ڕۆژنامەوان و دامەزرێنەری گۆڕستانەکە خات و مارگرێت دووران. لە کاتێکدا ڕۆژانە بە هەزاران سەگ و ئاژەڵ دەمرن و دەکوژرێن لە جیهاندا، بەڵام لێرە لە پاریس شتێکی جیاوازتر دەبینین. ئێرە گۆڕستانی سەگەکانە، خاوەنەکانیان بڕیاریان داوە کە یادەوەری ئەو سەگانە ون نەکەن کە ڕۆژانێک هاوڵیان کردوون. هەڵگورد سەمەد، NRT پاریس. زۆرن ئەوانەی ماڵەکانیان بۆتە پێشانگایەک بەشدارن لە کۆکردنەوەی ئەرشیف و هەندێک لە دەستنووس و هەندێک لە مێژووی ڕابردوو کە لە پووری ڕابردووی نەتەوەکەیان. بە تایبەت تاوانێکی وەکو ئەنفال پێویستی بە چەندین و هەزاران ئەرشیفی تایبەتی هەم لەسەر ئاستی تا کۆم لەسەر ئاستی کۆمەلگا و ناوەندە ئەکادمیەکان هەیە. بابچینە لای راپۆرتێکی هاوکارمان مەریوان سەبارەت بە یەکێک لەو کەسانە کە ئەرشیفێک و مۆنومنتێکی تایبەتی هەیە لەسەر ئەنفالەکان. بابی نەربین. پشکۆ محەممەد ڕۆستەم دانیشتووی قەزای کەلارە و کەسایەتی زیاتر وەکو نەرمەندێکی شانۆکال لە ڕابردوودا دەرکەوتووە. لە نێو ماڵەکەی خۆیدا ڕووبەری 400 مەتر زەوی تەرخان کردووە بۆ مۆنۆمنتی ئەنفال. سەربردەکانی ئەنفال لە دیمەنەکانی نێو مۆنۆمنتەکەەوە خراونەتە ڕوو. پشکۆ محەممەد پێشەوەی میوان بچێتە ماڵەکەی پێویستە بە مۆنۆمنتی ئەنفالی ئەودا تێپەڕ بن. لە تاریخێکی ڕەشی ڕژێمی بەعس بکەمەوە ئەم حیوانە ڕەشە با بڵێن لە گورگی شەچێ و سەگیشە گورگ و سەگیشە من بەڕاستی لە بەڵێ ئاساییە لە کارە هونەرەکەمە من بە حسابی دوژمنەکانی هەر چوار پارچەی کوردستان کە میلەتەکەی لە ناو قەعایە لەبەرەوە ئەمە کارێکە ناوی مەملەکەتێکە لە ژێر لم مۆنومنتی مەملەکەتێک لە ژێر لم سەرەتای کارەکە بوو ئەمیر دەرگای بۆ دروستکەم لە ناو دەرگاکەیشا بنووسم مەملەکەتێک لە ژێر لم پێشەوەی بێتە ناو ماڵ بچۆ سێرێ مەملەکەت بکە. ئەوترێت ئەنفال هێما و نیشانە گەورەکانی تێدا لە ناو نەچوون، بۆیە دەنگدانەوەی گەورەی گیانی نەبووە. بەڵام پشکۆ محەممەد پێچ ئەوانە بیرەکاتەوە و ئەڵێن نەخێر ئەوە هونەرمەندان و نووسەران و شانۆکارانی کوردن تا ئێستا نەیانتوانیوە نیشانە و کەسایەتیەکانی ناو ئەنفال بخوێننەوە و بنوێنن. ئەگینا ئەنفال هەزاران ڕەمزی تێدا لە ناوچووە. کە ئەم هەڵوێستەی هەبوو ئەوە ئەو کەوا سەڵتە شڕە نەبێت کە لەبەریان ماوەتەوە لە نوگرە سلمان پێگەڕاوەتەوە ئەچێتە سمود ئیدارە ناکە لە سمود ئەچێتە وارانی دووبارە دانیشێتەوە لەوێ خۆی بەدەستی خۆی خشتە بڕێ و خانێکی بچوک دروستەکات کە خانێک دروستەکە هەندێ کەرەوز و تەڕەتیزە و توور و ئەمانە لای خانەکە دروستەکە بۆی پێی بژێت بە تاق و تەنیا. ڕۆژی پێشی جەژن خزمەکانی لە ناحیە ڕزگاریەژن بۆ نەچین سەر لە لا لە حەمە بدەین بڕێ سەرفترێشمان پێ بووی بەرین کە ڕۆن بۆ لای سەرەکەن لا لە حەمە لە سێوەری خانە قوڕەکەیە دانیشتەوە تەنیا و گڵێمێکی داخستەوە لە سەی دانیشترا پێش لا لە دەنگ باز چۆنە مامە حەمە ئەحواڵە چۆنە من ئەمە مایدی ئەبێت چی بم باشەکەم ئەمەیە ئەڵێن وەڵی ئێمە هینمان کردووە ئێمە هاتوین سەرفترەمان کۆ کردێتەوە حەزمان کردێ ئیمسال بدەینێت و بە تۆ ڕەوایە ئەوەنە ناڕەحەتە بێت لە قسەکەی ئەڵێت چی لەگەڵ چیەکە و سەرێدا دەقەوت دیوارەکە و فیراقەکە وەمرێت. پشکۆ محەممەد خاوەنی 23 کاری شانۆییە و لە 4 دراما و 3 کورتە فلیمدا ڕۆڵی بینیوە. جگە لەم کارانەش لە بواری هونەری ماکیەتدا دەستی بۆ چەند کارێکی ناوازە بردووە و لە ڕێگەی هونەری کۆلاجیشەوە وێنەی چەند کەسایەتێکی دیاری گەرمیانی نەخشاندووە. هەرچی مینای دڵ
هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێشکان ئەو هەموو کانی واوەیان گوێزایەوە ئەو هەموو کانی واوەیان گوێزایەوە ئەم بەهاشتەیان باوی خەتاکان بەخشی ئەم هەموو نوێژەیان لە دوعاکان بێبەری کرد. دروستکردنی قڵای شێوانێ ئەوش بابەتێکی تری ناو کارە هونەرەکانمە لە بواری هونەری ماکێت بە خۆشحاڵیەوە بە شانازیشەوە دەستم بۆ کارێ بردووە ناوی قڵای شێوانەیە قڵایەکی سەرکەش و بڵندە لایشم زۆر خۆشەویستە هەڵبەتە قڵای شێوانە ڕەمزێکی تایبەتی خۆی هەیە ئەتوانم بڵێم کەلار جێی شانازیە بۆی کە خاوەنی قڵای شێوانەیە. پشکۆ محەممەد لە دایکبووی ساڵی 1970 و پەیمانگای مامۆستایانی تەواو کردووە و ماوەی 30 ساڵیشە لە بواری هونەردا کارەکات و ئێستش بەڕێوەبەری سەنتەرە ڕۆشنبیریەکانی گەرمیانە. بینیەکەم تۆ مۆنومنتێکی گەورە و لەیرا دروست کردووە لە ناو ماڵەکەی خۆتا لە شوێنەکەی خۆتا. ئێرە مۆنومنتی هەڵەبجە و مۆنومنتی قەزای چەمچەماڵ و ناحێ ڕزگاری نییە. ئێرە ماڵی پشکۆ محەممەد ڕۆستەمی شانۆکار و هونەرمەندە. ئەو لە ڕێگەی ئەم مۆنومنتەوە کە لە ماڵەکەی خۆی دادروستی کردووە ئەوێ ئەو پەیامە بگەێنێ هەتا ئێستش لە کەلەبەرەکانی ئەم وڵاتە و ئەم نیشتیمانە و زاکیرەی تاک بە تاکیە وڵاتە هێشتا بیرەوەریە تاڵەکانی ئەنفال ماونەتەوە. مەریوان حەسەن NRT گەرمیان. بەشی زۆری نووسەران و هونەرمەندان و فەیلسوفان قۆناغەکانی قۆڵبوونەوەی فکر و فەلسەفە و هونەرەکەیان بەو قۆناغە دەزانن کە زیاتر بەناو خۆیاندا چوونەتەوە. بەشێک لەمانە دابڕانە لە سروشتی گشتی و لە جەنجاڵی شارەکان. هونەرمەندێک هەیە لە گوندی هەوار. با بچینە لای راپۆرتێکی بژار سەبارەت بە سالار مەجید. ئێرە گوندی هاوارە 20 کیلۆمتر لە پارێزگای هەڵەبجەوە دوورە. لەم گوندەدا ژیانێکی ئاسایی دەگوزارێت. ڕەنگە ڕۆژانەش هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی جیاواز و خۆش ڕوو بکەنە ئێرە. بەڵام هونەرمەندێک جیاواز لەم مەبەستانە بۆ گەڕانەوە نێو سروشت و جارێکی دیکە تەنهایی نێو خودی خۆی دێتە ئێرە و لێرەوە نیگاری نیشتیمانی کوردستان دەکێشێ. ئێمە شەو ڕۆژێک لەگەڵ هونەرمەند سالار مەجیدا دەبین. ئێوەش بینەرمامن. کارکردن لە بوارە جیاوازەکانی ژیاندا پێویستی بە ڕەخساندنی کات و شوێنی پێویستە. هونەریش وەک بەشێکی زۆر لە بوارەکانی دیکەی داهێنان پێویستی بە کات و شوێنی تایبەتە تاوەکو کار و بەرهەمێکی جیاواز بهێنرێتە بەرهەم. هونەرمەند سالار مەجید جیاواز لە بەشێک لە هونەرمەندانی دیکەی بوارەکەی خۆی کە شێوەکاری و نەخشاندنی تابلۆیە بۆ ئاوێزانبوونی زیاتر لەگەڵ کارەکەی خۆیدا دەگەڕێتەوە بۆ ناو سروشت و لەوێوە تێکەڵەیەک لە هونەر و سروشت بەرهەم دەێنێت. بەنسبەت هونەرمەندەوە یان ڕەنگە بەنسبەت هەر ئینسانێکی ئاسایشەوە ئینسانێکی سادەش بێ چەند پەیوەندی خۆی لەگەڵ خۆی باشەکات ئەمە زیاتر بتوانێت مرتاح بێ بەختەوەر بێ دڵی خۆش بێ یان بتوانێت دنیاە ببینێ. بە بڕای من لەو جەنجاڵی و فەوزا و هەراهوریایی ناو شار و مەدەنیەتە ئینسان ناتوانێت پەیوەندی لەگەڵ خودی خۆیان باش بکە ئەو پەیوەندی لە دەست ئەیە زیاتر پەیوەندی بە شتەکانی چواردەوریەتی بەو کێشانەوەیە کە جنجاڵێکە لەگەڵ خۆیان هێناوێتی. بەڵام لە سروش تا تۆ ڕاستەوخۆ هەستەکەی کە لەسەر ئەستێرەیەکیت ڕاستەوخۆ هەستەکەی کە بەشێکی لەم گردونە و ڕاستەوخۆ هەست بە حەجمی ڕاستەقینەی خۆ دەکەی و بە بەشداری خۆت لەم بوونەیە. لەبەرەوە بە بڕوای من بۆ من گەڕانەوە بۆ ینی گەڕانەوە لە سروشتا زیاتر ئەوم تووشی ئەو حاڵەتە مەکە کە بتوانم پەیوەندیم لەگەڵ خۆما باشکەم
و پەیوەندی لەگەڵ ئەمە سێرێشە باش بکەم. کارکردن لە بواری هونەردا ڕەنگە زیاتر لە هەموو بوارێکی دیکە پێویستی بە ئازادی و سربەخۆی بێت. هونەرمەند سالار مەجید ڕای جیاوازی هەیە لەسەر ئازادی لە کاری هونەریدا. لە کۆمەلگایەکە کە ئازاد نیت، ئازادی بوونی نییە، زۆر زەحمەتە ببی بە خۆت، هەر لە پەروەردەکردنەوە لە خێزانەکەتەوە، لە قوتابخانەوە، لە دانگایەکەوە، لە فترەی گەنجێتیەوە لە بەرەوەی تۆ ڕێگایەک نیە بۆی خۆبی دەمیشا بێ بە دڵی بەرامبەرەبی، ئەوە شتێکی زۆر سەختە بتوانی ببی بە خۆت. بەڵام هونەرمەند بۆچی پێویستە جیاواز بێ، پێویست ناکە جیاواز بێ، بەقدرەوەی پێویستە خۆی بێت و ئەویش لەو هەوڵایەکە ئیتر ئەو کۆت و بەنداش کێنێکە کۆمەلگا بۆی فەرز کردووە کە یعنی تۆ بەپی خەڵک ئاینەکە و بەپی دڵی خەڵک بێ، زمانەکە و جلوبەرگ هەڵسوکەوت قسەکردن تێڕوانێنی بۆ دنیا کارێکی سەختە زۆر. سالار مەجید کاتێک دەگەڕێتەوە ئەو گوندەی کە بەشێک لە یادگاریەکانی مناڵی تێدا هەڵگرتووە، تەنها کار لە هونەردا ناکات، بەڵکو دەبێتە بەشێک لە سروشتی گوندی هاوار و دەیەوێت ببنە دوو هاوڕێی تەواوکەری یەکدی. بژاردە بە غێناڕتی گوندی هاوار. بابەتی دیکەماوە لە بەرنامەی لە پامنێرانەوە پێشکەشتان بکرێت، بەڵام دوای ناوبڕێک. لە پامنێرانەوە بە سپۆنسەری شیری ئاڵتونسا، ڕێکان گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان. بەرنامەی لا پامنێرانەوە هەمیشە دەیەوێت کار لەسەر چین و توێژە تایبەتەکان بکات بۆ هاندانیان، بە تایبەت خانمان کە هێدی دەچنە ناو ناوەندە جیاوازەکانی کارکردنەوە. بازارێک لە سەیسایق تەرخان کراوە بۆ بازاری خانمان. با بچینە لای راپۆرتێکی هاوکارمان عومەر سەبارەت بۆ بازار. لە کەمپی باریکەی نزیک سلێمانی دوو ڕێکخراوی تایبەت بە ئاوارەکان لە ڕێگەی دروستکردنی بازارێکی تایبەت بە ژنانەوە هەلی کارکردنیان بۆ نزیکەی 30 خێزانی ئاوارەی کوردانی ڕۆژاوا دابین کردووە. ژنان و کچانی ئاوارەی کەمپەکە ڕۆژانە بۆ پەیداکردنی ژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان سەرقاڵی ئەنجامدانی کارن لە دوکانەکاندا. ئەوە 20 دوکانەنە، هەر چایخانەیە و ساڵۆنی کراسی بووکان و ئەوانە و پێلاون و قماشە و ئەوانەنە و ینی بەڕاستی کارێکی زۆر باشە. شتێک پێویست بێ بە خەڵکی کەمپەکە دەچن لە سلێمانی، ینی لە کەمپەکە نییە، هەر ئەگەر لێرە بازار کرا ینی بازاری هەبێت ئەتوانن بێنە بۆ ئێرە نەڕۆن بۆ سلێمانی، ئەوە باشترە، ینی بۆ خەڵکی کەمپەکە و بۆ خۆمانژی ئەوە باشترە. بازارە زۆر باشە لەبەر ژنی و ئەوانە و ئیش دەکەن، هەر لە ماڵ دانیشتینە، بەس ئەم دوکانەیە ینی یارمەتی بەوان دەکەین لەبەر ینی ڕۆژی خۆتان بەردەوام بکەن و ینی مەشروعێکی زۆر باشە و ینی سپاسی چ کەسەی یارمەتی بە ئەم کارە کرد، سپاس زۆر سپاس بۆ ئەو کەسانە. بۆ بازارە نوڤاکردنا جهێ بیرەکن سوکەی ڕۆژ ئاوا والبيت ان شاء الله عم يفكن ازبخاك وفرة ومعرض مفكر جبوبوك وسهرة كلاسي كردي هنا وان شاء الله عم يفكن بركي ان شاء الله شغلي ما باش ببه قاص ولف وبوك عم يحازر بكن وفستاني بايجار هيا وفروتن هيا وان شاء الله خذي تعالى ام بوفقني ام حموس وك البيت حمو بيركن وحموس فانا يعني وكبازارك هيا ان شاء الله شغلي ما ماشي ان شاء الله تعالى. جگە لەو دوکانانە بەشێکی تری ژنان و کچانی ئاوارە لە ڕێگەی خول لە جۆراوجۆرەکانەوە فێری درومان و ڕستن و چنین بوون و چەندین جلوبەرگیان دروست کردو و دەیفرۆشنەوە لەو بازارەدا. سنتەری کۆمەڵایەتین کە بۆ یارمەتیدانی ژنانی ئەوێ کە بتوانن پشت بە خۆیان بەستن، جا لە ڕێگەی دەوراتی ڕسم و چنین و درومانەوە ئەتوان خۆیان ئەم بەرهەمانە بەدەست بێن و دوایش بیفرۆشنەوە لە معرضەکان، هەر خۆمان معرضەکانیشیان بۆ ڕێک ئەخەین، چنینە درومانە و بەتەمایشین
وەکو دەورەی فەرشتنینیش بکەینەوە بۆیان. ئەوانەی لەو بازارەدا هەلی کارکردنیان بۆ ڕەخساوە لەو ژن و کچانن کە بەشێکی زۆریان بەدەست نەخۆشی و کە مەندامی خێزانەکانیانەوە دەناڵێن و پێویستیان بەکار و بەدەستهێنانی داهاتە. بەپێی ئەسیسمنت و بەپێی کۆمەڵی شت بەپێی کۆمەڵی ڕێنمایی منەظەمەکەی خۆمان ئێمە ئەو دوکانەمان ئەو شەخسانەمان هەڵبژاردەوە بۆی کە مستەفیدن لەم دوکانانە. بۆ نمونە ئەمانەی کەم دەرامەتن، ئەمانەی کە عدەدی عایلەکان زۆرە، ئەوەی کە مێردی نییە، ئەوەی کە ناتوانانی معیشەتی جام بکە یاخود مێردەکەی نەخۆشە ناتوانانی ئیش بکە، ئێمە ئەو دوکانەمان بۆ جایز کردوون هەموو دوکانێکی تایە، دوکانێکی تایە، خایەتی تایە، چایخانەی تایە، بڵێم بۆ نمونە پێڵای و ئافرەتان. ئەم بازاڕە تەنها بۆ ئافرەتان و بۆ مناڵانە، پیا و هی پیاوانی تیان نیە. دایستی هەم دوکانەکە هەم ئەشیانە و دوکانەکە ڕێکخراوی ڕیش بە هاوکاری ڕێکخراوی نوسیار و دایگۆنی ئەڵمانی هەمومان داگیر کردە بێتەوە. گرنگی بازار و گرنگی کاری ئافرەت زۆر گرنگە. ئەوەی کە بژێوێک بۆ ینی پارێک بۆ بژێوی ژیانی خۆی پیا دەکا و ئیسپاتی وجودی خۆی دەکا کە هەم کە دەستڕەنجینم کە دەتانم کار بکەم و کە دەتانم خێزانەکەم باشتر و باشتر بکەم. هەر یەکەم جار یەکتری ناسینە، دووەم جار هەر یەکو کە ئەگەر یارمەتی یەک بدەن و بتانن زۆر جاریش زۆر ژنی دیش هاندەدرێ و ئەوە دەکا کە تەشجیع دەکا کە ئەویش بتانی شتێکی وا بکایان زۆر جار خۆی فکری لە خۆی نەکردیتەوە کە دەستڕەنجینەوە کە دەزان شتی باشتریش هەیە. کەمپی باریکە نزیکەی 35 کیلۆمەتر لە ناوەندی پارێزگای سلێمانیەوە دوورە و لە ئێستادا نزیکەی 1000 خێزانی ئاوارەی کوردانی ڕۆژاوایی تێدا نیشتەجێیە. عومەر فەتا NRT کەمپی باریکەی کوردانی ڕۆژئاوا. مەسعودی و نەوشیروانی و نیەچیری و عەلی باپیری و چەندین ناوی دیکە ئێستا جگەلەوەی بوونەتە ناوی هەندێک ئامێری تایبەتی ڕۆژانە و تەکنۆلۆژی، بەڵام ئەم ناوانەی باسمان کرد بوونەتە ناوی جلوبەرگی کوردەواری. ناوەکان لە چێوە هاتوون و بۆچی ناونراون یان بۆچی وای لێ هاتووە هەموو سیاسیەک دەوێت شێوازێکی جلی تایبەت بەخۆی هەبێت. لە ڕاپۆرتێکی بابانە وەڵامەکەی دەبیستن بابی نەربی. مەسعودی و نێچیری و نەوشیروانی و عەلی باپیری و چەندان ناوی تر ئەمانە تەنها ناوی چەند بەرپرسێکی سیاسی نین لە هەرێمی کوردستان، بەڵکو ئێستا لە بازاردا بووە بە ناوی جلی کوردی پیاوان، بەڵام بەهۆی ئەوەی سەرکردەی سیاسی ژنمان نییە جلی کوردی زۆر لەبەر بکات، دەنا ناوی ژنە بەرپرسەکانیش دەبوونە ناوی شوناسی بەشێک لە پۆشاکە کوردیەکان. هاوڵاتیان بۆ کڕینی دەستێک جلی کوردی ئەم ناوانە بەکاردەهێنن بە جۆرێک وای لێ هاتووە کاتێک دەچیتە دوکانێکی خەیاتی وا دەزانیت گفتوگۆی سیاسیە نەک دوورینی بەرگی جیاوات. قات هەیە پێڵێن نێچیری، پێڵێن ڕێز و حرمەت بۆ سەرکردانە، پێڵێن عەلی باپیری، پێڵێن کاک نەوشیروانی، یعنی ئەمانە نازانم ئەمان لە کوێ هاتووە، یعنی تۆ قەینا سەرکردەیەکە چێتە لای خەیاتێک بۆ نمونە قاتێکە دووریە، ئیتر ئەمە بە باڵای ئەم سەرکردەیە دووریان و ناویانە نەوشیروانی، ناویانە نێچیری، ناویانە عەلی باپیری. یکاکە خۆ قای باش هاوڵاتێکی فەقیری داما و چی بکا بێ حەسکا لەو قاتی کە کاک نەوشیروان لەبەری کردووە، حەسکا لەو قاتی کە نێچیر لەبەری کردووە، حەسکا لەو قاتی کە عەلی باپیر لەبەری کردووە. ئەیبێ لە ساڵی هێشتاکانە کە خەڵکە چوو بۆ بەخات دەستێ جلی کوردی لەبەرە کرد، ئیترەمە ڕەمزێکی نەتەوەیی بوو، ڕەمزێکی کورد بوو، ڕەمزیەوە نەبووە مە عەلی باپیری بیان نێچیری بێ، ئەمە ڕەمزێکی کورد بوو. تەنانەت ئەم سیراع حیزبایەتیە وای کردووە لە جلی بەرگی کوردیشا، یعنی جاکارێکی دروست کردووە، هەستەکەی مۆرکەنەتەوەیەکەی پێوە نەماوە. کوتاڵفرۆش و بەرگدرۆکان دەڵێن تا ناوی بەرپرسەکان نەڵێیت ناتوانیت بەباشی شێوازی جلوبەرگەکە بناسیتەوە، بەڵام هێشتا جلی کوردی ڕەسەنەکانیش ناوی خۆیان ون نەکردووە و ستارخانی و مرادخانی و مەلیکی و شاڵ و ڕانک و چۆکە و هێشتا بنەچەی خۆیان و ناسنامەکەیان وەک خۆی ماوەتەوە. ئەو مەسعودیشیە نێچیریەکە هەر خەڵ ناوی ناوە یان نەوشیروانی خۆی کراسیە کە تافی احتیاجی زوو هەبوو پێشمەرگای کردە بەریەمانە ئیسا ئەو نیلێ پێڵێن نێوشیروانی، ئەمە لەبەرەی نیلیە واقعە. ئەم مۆدێلە هەیە، ئەمە پێڵێن با پیشانە بم، ئەمە پێڵێن نێچیری، خۆی جلەکان زیاتر لە ئێرانەوە دوورین، ئەمە مەهاباتی سادەیە بەس پێڵێن نێچیری، ئەمە مەهاباتی قۆبچەیە هەر احتیاجیمە ناوی نێش کرد تێگەی ئەمە ناوی نیە، ئەمانە مرادخانی خۆمانش مەلیک مەحمودیە. تۆ حەزەکەی ناوی هەبێ بە ناوی بەرپرسە سیاسەکان و یاخۆ هەر ناوە کۆنەکەی خۆی بێ؟ وەڵای ناوە کۆنەکەی خۆی برا، ئێمە کوردین، ئیتر عیلاقی بەرپرسەوە چییە؟ ئەوە من جلێکم لەبەرایە خەڵکە لە پێشمەرگەی من شانازی پێوەکەم کە پێشمەرگەشم کاکە خۆ مەسن جلی کوردی و لە بەریەکەم حەزم لێتی.
گۆڕینی ناوی جلوبەرگی کوردی بە ناوی بەرپرسە سیاسیەکان تەنها فرۆشیارانی نیگەران نەکردووە، بەڵکو بەرگدرۆکانیش دەڵێن ناکرێت هاوڵاتیان ناوی جلەکانیش بگۆڕن بە ناوی سیاسیەکان. زۆر خەتەرە سە بۆ نمونە نێچیریە کابرا کەیت هاتا نەڵێن نێچیری نازانێ ئەم جلە چییە سم پێڵە مەڵم ئەم بچینە قەنەواچی و چنینە و پێشەکەی بەچینی نەکرێ کابراڵێ من نێچیری مەوێ یعنی هەتا نەڵێن تەتا نەڵی نێچیری ئەو نازانێت چییە ئەسە بۆ نمونە ئەم قاتە هەیە ئەمە ئەسامە پێڵان کۆسرەتی باشە قاتی کەمان هەیە هەر بە هەمان شوار کە تافی ینی بەس تۆز لە شێوازەکە تۆزی دەستکاری تاکرێ ئەمە ئێستا پێڵەن کۆسرەتی ئەو پێڵەن نەوشیروانی ئەو پێڵەن نێچیری مەسعودیە بۆ نمونە چەندها مۆدلی شکە هەیە کە هەمووی ناوی بۆدانرا علی باپیر هەیە چەند مۆدلی شکەش هەیە کە خەڵک تا ناوەکان تا ناوی شخصەکە نێنێ نازانێت جلەکە چییە ئەمە خۆی کراسیە باشە بە دوو کە تافی سەرشانەکەی گۆڕە بە کۆسرەتی باشە چۆغەکەی بە هەمان شێوە بە پێشێکی چنین و بە یەخەیەکی سادە ئەبێ بەچی ئەبێ بە نێچیری کابرا ئەوە نازانێت بڵە وەڵام من کاکە شتێکی وام ئەوەیە کابرا بەستە فاسیلەکە بەزانم بڵێ نێچیریەکەم بۆ دوورە جامەش خۆی لە خۆیان خەتەرە خۆی لە خۆیان چۆنەڵی شتێکی سڕینەوەی کولتوری کوردیە بەڕاستی سیاسەکانی کوردستان تەنها لە ناوی خۆیاندا جیاواز نین بەڵکو لە شێوازی دوورینی جلوبەرگەکانیشیاندا جیاوازن و یەک ناگرنەوە هەرکەسە وەک بیرۆکە سیاسیەکانی حەز دەکات ستایلی جلوبەرگەکەیشی جیاواز بێت و لە سەرکردەیەکی تری هاوزەمانی خۆی نەچێت. بابانە نۆرێن ئاڕتی سلێمانی. ناوەکانی سینەما و دراما و فیلمی کوردی هێدی هەم بەرەو هەڵکشانەچن و هەم بەشێکی دیکەیان یان بەرەو داکشان یان بەرەو ونبوو نەچن. هۆکارەکەی چییە؟ بەشێک دەڵێن هۆکاری ئابووری، بەشێکی در دەڵێن هۆکاری دابڕانە لە هونەر، بەشێکی تریان کە جیاواز لەمانە ڕایان وایە ڕێز نەگرتن و قەدر نەگرتنی هونەر بەشێکە لە سەردەمی تازەی بە تایبەت قەیرانی دارایی. با بچینە لای راپۆرتێکی هاوکارانمان سەبارەت بە چەند هونەرمەندێکی کۆمیدی کە ماوەیەکە دیارنی لەسەر شاشەکان. ئێکۆرە من گەڕەقەم دوو نەسێ تۆ پۆنێک زبریت میزۆنیجی وەرسۆ زمریتن بۆ ببین دلێنروی نازەبریت. کارین کوما پەیام لە ساڵێ نۆدادا ئەگەرێ سەرەکیە ناو بۆ دەنگێن وێ کومێ بووە کۆپڕانیە کارێنوێ سەرهاتی و ڕەخنە بووە بشێوەیەکی کومێدی. لێدەنەهادا و سەراری پێشکەفتنە تەکنۆلۆژی ئەو کار وەکو جاران نینە و هەند ڕەواجە خۆشی دنا بە خەلکی و بازاریدا نینە وەکو ئەندامێن ئەوێ کومێ دەبێژن. کارین کومەیەن ساڵێ نۆدادا هەمی چیرۆک و سەرهاتیەن کووردا بووینە لێدەنەهادا کاربوویە بازرگانی و هەنگرنگی بە سیناریوێ ناهێتە دان. کارێمە هەمی سەرهاتیت کوردەواری بوون هەمی چیرۆکێت کوردی بوون هەمی یەکبژن کەلەپڕ و تووڕاثێ کوردی مەتینان مەجبورم کارێ سیکێتکەن کارێ بازرگانیتکەن کارێن بازرگانیجی ڕاستیدا کوالەتیەکە باش ناینە چێکردن ملۆکمێتکەن تو وی لحظه که هر چوبیجی عینش دیگه هر چیدن 8 ساعت چی دوته داره یا ما چوره نه وقتی چیروین اصول جیبو تجاری هاتا سیکه تجاری اخت فضایی دعم امروی نکنو و تلویزیون دعم امروی نکردن و بیتای تجاری لی اوصابیتن لی لوار ویدیو که مکاسی من ده سیناریوی بخیر بیتن ده چیروک همه دش خوبه کنه پاره همه ده صرف کن بس تشتک به بیتن چی مشکلی نینه. وەکو ئەو دەبێژن نەگرنگیدانا دەستگەین ڕاگەهاندنێ تایبەت کەناڵێن کوردی ئێک ژوان ئەگەرایە كوكوما بيام برف مرنيفه بتشيت هذا هم ازبيجم يعني دعم نوه تاكرن كانال خون منوك انا خطون چه كاس دعمو منوك تكو ام وكي بلي تمثيليو تشيكينو وهكا والله هزر لو تاينو ام هل او هنرمند برينو كاينه كوميدي هذا علماء كي حشمت كر وام تسيكدو ما سانغوغو هابو تسيكدو نكا دعمو منوك هوري كوريو منوك مجبورين دت منت مولد خوبه بطانه شده داي امزوني شولو منينا طار امزوني ام نحكمتين بل ام يشول بول ددين ام نحکمتیم بختر قدمتی نبا. کوما پیامی دور آمیدی لسال 1994 هاتیه دامازراندن. لوان سالا به صدام پارچین سروکرنین کمدی که همی سرهاتی و چیروکین کردواری بوینه و هنجوانجی رخنین نراستا خوب بوینه جبوی حکومتی و شیعین نزیکی 500 پارچه سروکرنا برهم بینن و ناو دنگین خول کردستان بگشتی و دور آبادینان به تایبتی بینن. لیدن هادا وکو اندام وید بیجن. نگرینگیدان به کوما پیام ایر لاوازبونا کارین ویه. نیهدور ماری این آرتی قضا آمیدیه.
هەر شار و شارۆچکەیەک لە دنیادا بە کۆمەڵێ ناسنامە و شوناسی تایبەت دەناسرێتەوە. هەندێک جار شاعیرەکان و نووسەرەکان و هەندێ ناونیشانی جیاواسی دیکە. با بچینە لای راپۆرتێک سەبارەت بە سەید سادق و هەندێک لە ناونیشانەکانی. سەید سادق شارۆچکەیەکی باشووری کوردستانە و دەکەوێتە خۆرهەڵاتی سلێمانیەوە. لە سنووری ئەم شارۆچکەیەدا جگە لە چەندین شوێنەواری مێژوویی مەزاری ژمارەیە کەسایەتی ئاینی و شاعیری بەناوبانگی تێدایە. یەکێک لەو کەسایەتیانە سەید سادقە کە خودی شارۆچکەکەش هەر بە ناوی ئەوەوە نامراوە و زانایەکی ئاینی گەورە و ناودار بووە. زۆرینەی خەڵکی کوردستان بەوەی دەزانن کە کوڕی شێخ عیسای بەرزنجیە کە شێخ عیسا 12 کوڕی هەیە، شێخ عەباس، سەید سادق، سوڵتان ئیسحاق. ئەمە قسەیەکە، بەڵام قسەیەکداوە بە قوترەوەی کە سەید سادق کوڕی شێخ عیسای بەرزنجی نییە، وەلا شێخ عیساش تەمەنی کۆنترە، دیرینترە و کەسایەتەکەشی لە ئەو لە ڕووی زانست و پێگە و کەسایەتی موقعی و باڵەتریشە. سەید سادق لە ساڵی 1909 کۆچی دوایی کردووە. وەکو ئیبن فۆتی باسێکا لە کتێبەکە لە شوێنێک بە ناوی شرۆیاز. شرۆیاز من سێرچم بۆ کردو بەداگەڕام، ئێستا شارێکە لە ئێران لە پارێزگای زەنجان ناوی چەمەن سوڵتانیە. چەمەن سوڵتانی ئێستا ئەو شارەیە، لەوێ کۆچی دوایی کردەوە و خەڵکی شارە زۆر و مرید و لایەنگەرەکانی تەرمەکانی هێناوەتەوە بۆ سەر ئەم شاخی سەید سادق و لە ساڵی 1909 کۆچی بە خەکیان سپاردەوە کە ئێستا 1928 ساڵە سەید سادق میوانی ئەو شارەیە. جگە لە گۆڕی سەید سادق و شوێنەوارە مێژوویەکانی تر بەپێی لێکۆڵینەوەی ژمارەیەک لە نووسەران و ئەدیبان ئەم شوێنەی ئێمە لێی وەستاوین مەزاری شاعیری گەورە وەلی دێوانەیە کە دەیان ساڵە لەم جێگایەدا نێژراوە. ڕایەکی پێچەوانەی ئێمە شێ و دەڵێن لە بنەڕەتدا وەلی دێوانە بوونی نەبووە و شاعیرێکی ئەفسانەیە و شعرەکانی لەسەر زاری کەسێکی دیکەوە وتراوەتەوە. ئێرە مەزاری کەڵە شاعیری گەلەکەمان شاعیری عەشق و خۆشەویستی وەلی دێوانەیە. ئەو شاعیرەی کە مامۆستا نەجمەدین مەلا و عەلادینی سجادی و مەلا عومەری ڕەنجووری پشڕاستیان کردێتەوە کە لە ساڵی 1826 لەدایک بووە و 1881 کۆچی کردووە. وەلی دێوانەیەکێکە لەو شاعیرە تەردەست و پڕ لە عەشق و پڕ لە مانە و خۆشەویستیانەی کە لە پێناو شەمدا گیانی خۆی بەخت کرد. ئەم شاری ئێمە چەندین مەزاری لەم کەڵە شاعیر و پیرۆزانەی تێدایە، وەکو مامۆستا خامۆش، وەکو ڕیشەی بێسامان، وەکو مەلا محەمەی شارە زووری و چەندین کەسایەتی ئاینی. بەپێی لێکۆڵینەوەکانی شوێنەوارناسان لە ناوچەی شارە زووردا دەیان شوێنەواری گرنگی تێدایە و مێژووی هەندێکیان دەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ لەمەوبەر و چەندین جاریش تیمی تایبەتی زانکۆکانی ئەڵمانیا و سوید و دانیمارک و چەند وڵاتێکی تر سەردانی ناوچەکەیان کردو و لێکۆڵینەوەیان ئەنجام داوە. کە لە دەشتی شارەزوو زۆر بەڕوونی دیارەوە پاژماوەکەی ئێستش لە بەردەستایە ئەوەیە کە زۆری گردە و ئەم گردانە تقریبا لە ناوچەی شارەزوور بە 11 گرد کە لە ڕووی شوێنەواریەوە سەلمێنرابێکە شوێنەوارە و پاژماوە شوێنەواریە تقریبا 11 گردە، وەکو گردی بێسانسوور، گردی قلەرخ، گردی بەکراوە لە نزیک پارێزگای هەڵەبجە، گردی تەپەڕەش، کۆمەڵە گردی زۆرن کە ئێستش پاژماوەکانیان ماوەتەوە. ئەم گردانە شوێنی ژیان بۆ مرۆڤ تێدا ژیاوە و ئەوەی لێرەدا گرنگەوەیەکەوە لایەنی پەیوەندیدار لەمڕۆ دەبینین کەوا کەم تەرخەم بووە لە ئاستی شوێنەوارەکان لە ناساندنیان بەنەوەی نێەوە بە کەسانی شارەزا و کەمتر ئیش لەم بوارە تاکراوەمەش بەهۆی ئەوەی کە گرنگی زیاتر بە لایەنێکی مادی درراوە. ئەنا شوێنەوار سامانێکی گرنگی نەتەوایەتیەوە، ئەمەش هۆکارێک بە بۆیکەوە دەرخەری ئەوە بێ شارستانەتی تۆ بوونی تۆ بدۆزرێتەوە بۆیەوە. سەید سادق یادگارێکی مێژوویە، یادگارێکی ئاینی، یادگارێکی مێژوویە. بۆ نمونە لە ئێران ئەبینی بابە عەلی، بابە تایری هەمەدانی، حافزی شیرازی، سعدی شیرازی هەموو گۆڕەکانیان ماون و ینی مەزاری جوانیان بۆ کراوە. ئەمە حەقە لێرەش حکوومەت ینی لایەنە پەیوەندیدارەکان مەزارێکی جوانیان بۆ بکردایە، چونکە گۆڕستانی سەید سادق گرنگی خۆی هەبووە لە مێژووە، ینی لە سەردەمانی پێشەوەی شاری سەید سادق دروست بێ ئێرە چۆن شیعەکان نەجەفەلایەن و پیرۆز بە خەڵکی شارە زوور و گەرمیان و ئەم ناوچەیەش گۆڕستانی سەید سادق بەلایەن و هێندە پیرۆز بووە. هەر بۆ نمونە وەلی دێوانە لە کەلی پەیکۆڵی مردووە لای دەربانی خان تەرمەکان هێناوەتەوە لێرە بە خاکیان سپاردووە. کەی خەسرۆبەکی جاف کە سەرۆکی هەموو ئێلی جافوە لە مەزرێبار کۆچی دوای کردو گۆڕەکەی لێرەیە لە پشتی ئەم منەوەی ئێستا کە هیچ شوێنەوارێکی نەما بەداخەوە. سەر ڕایبوونی دایان شوێنەواری کۆن لە ناوچەکەدا تا ئێستاش مۆزەخانەیەک لە سنوورەکەدا نییە و هەروەها لە ڕووی ئابووری گەشت و گوزاریشەوە نەتوانراوە سوود و کەڵکیان لێوەربگیرێت. عومەر فەتاح،
NRT سەی سادق. بەرنامەی لە پەیامنێرانەوە پێشکەش کرا بە ئێوەی ئەزیز بە هیوایان توانی بێتمان سەرنجی ئێوەی خۆشەویست ڕابکێشین. چەندین بابەتی دیکەی سەرنجڕاکێش لە بەرنامەکانی دیکەی لە پەیامنێرانەوە چاوەڕێتانە. ڕێز و خۆشەویستی ئەمانت بابانی قبول بکەن. کاتێکی خۆش. لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری شیری ئاڵتونسا، ڕێکان گروپ، گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە.